ئێرە گوندی سەراوی سوبحاناغایە سەر با قەسەی سەیسادق. ئەم گوندە دیمەن و سروشتێکی جوان و سەرنجڕاکێشی هەیە. دانیشتوانی ئەم گوندە خواستی ئەوەیان هەیە سروشتی جوان و ژنگەی لەباری سنوورەکەیان بۆ بواری گەشتیاری کەڵکی لێوەربگیرێت. پێچەوانەی خواستی ئەوانیش شوێنە گرنگ و گەشتیارەکانی سەرا و کراوەتە سەربازگە. وێڕای بە سەربازگەکردنی ناوچە گەشتیارەکانی گوندی سەراوی سوبحاناغا وەک هاوڵاتیانی نیشتەجەی گوندەکە باسی لێوە دەکەن خراپی ڕێگەوبانەکان و نەبوونی کەمی خزمەتگوزاریە سەرەتاییەکان گرفتێکی دیکەی هاوڵاتیانی سنوورەکەی و نیگەرانن لەو فرامۆشکردنەی ناوچەکەیان لەلایەن حکومەتی هەرێمەوە. خەڵکی کەم ڕووی تێگات لەبەرەوەی یەک جادەکەی زۆر ناخۆشە، دووەم ئەو سەربازگانەی کە لە ناوچەکە هەیە ئەویش خەڵک بەبوونی ئەوانەوە زیاتر ڕووی تێ ناکات لەبەرەوەی لە کۆمەڵە شوێنە ڕێگری لە خەڵکەکەن هەتا لەلایەن سەربازگەیەکیان جادەی گوندەکە گیرا و جادەکەی لا دراوەتەوە بە جادەیەکی چاوە ئەڕوا کە جادەکە زۆر ناخۆشە تەپوتۆزێکی زۆرەکان لە هاوینە و بەستانشا قڕوچڵکاوە. بە سەربازگەکردن و فرامۆشکردنی ناوچە گەشتیارەکانی سەراوی سوبحاناغا لەلایەن حکومەت و ئیدارەی سنوورەکەوە تروسکایی هیوە و ئومێدی بە داهاتوێکی باشتری لە دڵی دانیشتوانەکەیدا نەکوشاندووەتەوە و هاوڵاتیەک لە سەر ئەرکی خۆی جێگەیەکی گەشتیاری لە سنوورەکە کردووەتەوە. 5-6 کوڕمانەیە بێ ئیش و بێکار و هەڵسان دەستماکە بە دروستکردنی ئەم ڤێلانە لێرە. ئەو دارانەمان هەمووی چڵە ناوە و لەسەر ئەرکی خۆمان مەزاقەمان بۆ کڕیوە و ئاومان داوە و خزمەتمان کردووە 5-6 کوڕمانەیە معەدەل لە ناوی خەریکی ئەمن. تیمی ڕۆژنامەوانی پەیام پرسی بە سەربازگەکردنی ناوچە گەشتیارەکانی سەراوی سوبحاناغای بردە بەردەم قایمقامی قەزای سەیسادق بە ئامانجی ئەوەی وەڵامێک بۆ نیگەرانیەکانی هاوڵاتیانی سەرا و دەست بخەین. ئێستا بەڕێوەبەرایەتی گشتی گەشتوگوزاری پارێزگای سلێمانی لەسەر خەتن خەریکن دیزاین و نەخشە بۆ جێگەکەکەن و لە ناو ماستەر پلانی بەڕێوەبەرایەتی گشتی گەشتوگوزاری سلێمانی جێگەی کراوەتەوە ئەگەرچی بە شێوەیە لە شێوەکان زیادە ڕۆی کراوەتە سەر شوێنە گەشتیارێکە بەڵام ئەمە گرفت نابێ بۆ ئێمە لەبەر ئەوەی کە ئەو شوێنەی کە بە گەشتیاریان ئێستا گەشتیاریە دوجار ئەبێ بە مڵکی گشتی و مڵکی میری. خەڵکی سەیسادق لە ساڵی 2014 خۆپیشاندانیان کرد و یەکێک لە داواکاریەکانیان بریتی بوو لە لابردنی سەربازگەی سەراو، بەڵام تا ئێستا و داواکاری خۆپیشاندەران وەک زۆرێک لە داواکاریەکانی دیکەیان وەڵام نەدراوەتەوە و بێوەڵامی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانیش هێندەی تر بازنەی بێهیوای و نیگەرانی هاوڵاتیانی فراوانتر کردووە. دانیشتوانی ئەم گوندە داواکارن دارستان و ئاو شاخەکانی ئەم گوندە ببێتە هۆکار بۆ ئەوەی گوندەکەیان ببێتە شوێنێکی گەشتیاری و ئاسوودەی بۆ گەشتیاران، نەک ببێتە سەربازگە و نیگەرانی بۆ خەڵکی دروست بکات. سوی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی سەراوی سوبحاناغا لە سەیسادق.